بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی جەنگەکەوە بەکوێ دەگات هەوڵ دەدەین وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە گەرم وەڵامە زۆر جار هەندێک دەڵێن لای دۆناڵد ترەمپیش نییە بەڵامێمە شکاری بۆ دۆخەکە دەکەین بۆ 26 ڕۆژەی دۆخەکە دەکەین ئەمڕۆ 25 مانگە لە 28 مانگیشەوە دەستی پێکردووە کۆتا ڕۆژی مانگی دوو 26مین ڕۆژی جەنگەکەیە. گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شیلوان عەبدوڵڵا هەڵەدنی توێژەری سیاسی و مامۆستای زانکۆ. دکتۆر سڵاو لێبێ. سپاس دەکەم. بەخێرات سەرچاو. زۆر بەخێر بێ. سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان. دکتۆر خوێندنەوە چییە بۆم 26 ڕۆژەی وەکو دەڵێ ئەرزی واقعی جەنگەکە چیمان پێ دەڵێ لە با بڵێن پێشبینیەکاندا بووە لە تەوەقوعدا بووە ئەوەی کە ڕوودەدا ئێستا؟ پێشوچی سڵاو لە جەناب و لە بینەرە ئازیزەکانی کورساتیش. دیارە ئەگەر ئێمە سێرێکی دۆخی پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا لە ڕابردووە بکەین تا کاتی جەنگەکە بۆمان دەرەکەوێت کە بە هەڵبەز و دابەزی جۆراجۆرا تێپەڕیوە و ئەمەش تەمان لە مێژووە چەند قۆناغێکی بەخۆ بینەوە لە سەردەمی شای ئێرانە پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا لۆپەڕی بەهێزیا بووە و لە ساڵی 1970 دوای هەڵگرسانی شۆڕشی گەلانی ئێران ئەم پەیوەندیانە چۆ دۆخێکی ترەوە هەرچەندە سەرەتا ئەمریکا بڕوای وا بوو کە ئەتوانێت لەگەڵ ئەم دەسەڵات تازەیە زیاتر تەعامل بکەوە ئەم دەسەڵاتە دژی یەکێتی سۆڤێت و دژی گەشتنی یەکێتی سۆڤێتی کۆمۆنیستی دنیای کۆمۆنیستی بە ئاوە گەرمەکانی خەلیج و وارووا بەرگرتن لە وەگەڵێ تەوژمی کۆمۆنیستی بەڵام ئەبینین وا دەرنەچوو ئەوە بوو لە ساڵی هەر لە 4 یانزەی 1970 کۆمەڵی قوتابی بەناوی پێڕەوانی ئیمام هەڵگرتنە سەر باڵۆسخانی ئەمریکا و دوای 444 ڕۆژ لە بارەنتەگرنی دیبلۆماتکارەکانی ئەو کاتی ئەنجا لە ئەنجامی کۆمەڵە دانوستان و هاتوچۆی نێوان سەرۆکی جەزایری ئەو کاتە و توانرە ئازاد بکرێن. ئەمە پەیوەندیەکانی بردە قۆناغێکی خراپەوە. ئەم پەیوەندیانە لە جەنگی عێراق ئێرانە بەو پەڕی خراپیات تێپەڕی چونکە ئەمریکا ئێمازانی کە هاوکاری عێراقیە کرد و دوجاریش لە نیسان لە 18 نیسانی 1970 چەند توانین بڵێن دو سێ مانگ تقریبا سێ مانگ و چەند ڕۆژێک پێش کۆتایەتی جەنگەکە ئەمریکا ئۆپەراسیۆنی ئەوی پێڵن دوعای مێشولەی پێڵن ئۆپەرەیشن پرایم مینس ئەو ئۆپەراسیۆنەی کرد کە توانی چەند کەشتێکی ئێران تێک بشکێنێ ئیتر ئەمە قۆناغی ئەو پەڕی خراپی بۆ ناوە بوو. وڵی ئەوە ناوەکە خۆ دەزانی ئەوان خۆیان دەزیشانێکن بەڵام هیچ زۆر ینی زۆر بەهێز نیە ینی تاکە زۆر ئۆپەراسیۆن بەهێز نییە بەڵام ئەتوانێت وەکو بڵێن گازێکی لێ بگرێت ئەو بیزە بە دواش بوو تقریبا چەند کەشتێکی ئێرانی تێکشکان و وای کرد ئێران سڵ بکاتەوە و دواتر لە ئەو بوو لە مانگی 1970 جەنگە کۆتایی پێهات. باشە دکتۆر کەمێک دوورتریش بڕۆین ینی تۆ قۆناغبەندێکی زۆر باشت کرد بەڵام دەڵێن ینی خراپیم پەیوەندیانی ئەمریکا لەگەڵ ئێراندا ئەنی هەر مێژوویەکی دێرینترین لە سەردەمی مصەدەقەوە هەر ئێران با بڵێن ئەمریکا هەر چاوی لەسەر ئێرانە هەر دەیەوێ نەبێ بەوەی کە دەسەڵاتی ڕای هەبێ لە ناوچەکە. ئەخر خۆی دوو قۆناغبەندی هەیە لەم بینەیە. قۆناغێک سەردەمی شای ئێران ئێمە ئازانین شای ئێران بە هاوکاری هاوپەیمانان بوو بە شای ئێران لە 1940 دوای لادانی باوکی محەممەدی کوڕیا هێنا و کردیان بە شای ئێران لە 1953 کە بڵێن کودتای مصەدەق ئەو کوتای بۆ بوو کوتای لە ئەنجامی ئەو بکە خەڵک داوای گۆڕانکاری و ریفۆرمی لە ئێرانە کرد و ئەو ماوەش کە مصەدەق بوو بە سەرۆکوەزیران و کۆمەڵە ریفۆرمی کرد ئەمە بۆ هاوپەیمانان نەگونجا چووکە خۆماڵەکردنەوە و کۆمەڵێ پرسی سیاسی کە ئەو کاتە لە ئارایە بوون و ئاشترسانی تر وردەوردێکەتی سۆڤێت لە ئێرانە بەهێز بێ و کاتەش ئەزانی کە سەردەمی جەنگی سارد بوو ئەمە کاریگەری هەبوو و بەعکسەوە ئەمریکا زۆر هاوکاری ئەو بکە شای ئێرانی جێڕایەوە شاعرانی لە ئیتالیا جێڕایەوە کردیەوە بە شاو لە 1950 هەتا 1970 بۆ پەڕی دیسپۆتیزمانەیان بۆ پەڕی دیکتاتۆرانە دەسەڵاتی خۆی سەپانوانە بەڵام ئەم سەردەما ئەمریکا وەگەڵێ پەیڕەوی سیاسەتی دوولایەنەیە کرد لایەک هاوکاری بکە لایەکیش ئەم دەسەڵاتە بدە پارێزەری ئەو ناوچەیە بەتاوی خەلیجی عەرەبی و ناوچەکانی باکوور لەگەڵ یەکێتی سۆڤێتە بەڵام لە 1975 بەدواوە 76 ئەو کاتی کە ڕگانە بێتە سەرۆک بڵین سەرۆکی ئەمریکا ئەو سیاسەتی لەسەر مافی مرۆڤ و مەسەلەی دیموکراسی بنیانرابوو چون دیموکراتەکان دایمەوان قەت لە سەردەمی دیموکراتەکانە شەڕێکی گەورە لە بینی ئەم دەسەڵاتە نەرمترن لە سیاسەتە بڕیان بە حەلی دیبلۆماسی هەیە لەبەر کاتێک خۆپشاندنەکانە بێ لە گوادلۆپ لەگەڵ سەرۆکی فەڕەنساوانە کۆبنەوە ئەڵێن تەواوی تر جێگە بۆ ئەم شایان نەما
لە 14 بۆیەشە لە 16 شاعرانی تر خۆی خێزانەکە ئێڕۆن یعنی توێن پەیوەندیەکە ئاواهی بووە وەکو باسی شم گربام لە سەردەمی کۆماری ئیسلامیە ئەم پەیوەندیانە ئەوەی بەخۆبینی بە تایبەتتر دوای ئەوەی کە مەسەلەی تەستیر سەورە نردنی شۆڕش بۆ دەرەوە و هەژمونی شیعی لە منتیقە و دواتر لە جەنگی ئەراغێرانە دەرکەوت کە ئێران ئەو دەوڵەتە لاوازانێکەوان تەسەوریەکان بۆ پەڕی توانە و هاوکاری عراقیان کە بەڵام ئێران نەکەوت بۆ چونکە ئێران بەڕاستی هەم لە ڕووی جیۆپۆلۆتیکیەوە هەم لە ڕووی ژمارەی سەرباز و هەم لە ڕووی عەقیدەیش یعنی ئەمە شەڕێکی عەقیدەیش بوو ڕاستی ئەوان دژیەوە بن کە مەسەلەن ئێران داگیر بکرێ و لەلایەن سەدام مەسەلەن شوێن لە شوێنەکانی پێدەستی بەعس ئەم شەڕە 8 ساڵیخان ئەبین هیچیان نایانتوانی هیچیان وەگەڵ ببەزێنن بە تاوی بۆیە بە ناچاری لە ئەنجامی ئۆپەراسیۆنە و کۆمەڵە هاوکاری غەرب ئەبینین بۆیە ئێرانیش بڕیاری وەستانی شەڕەکەی دا و دواتر لە ئەوە بەڵام لە وەستانی شەڕی ئێران عێراقەوە تا 2003 پەیوەندیەکان بەرەو خاوبوونەوە گەڵێ نە شەڕ نە ئاشتی باشە بەتایبەت لە مەسەلەی خەلیجە ئەتوانین بڕین شەڕی خەلیج و دواتر ڕوخانی ئێران لە بەرژۆندی ئێرانە بوو ڕاستە ئەمریکا ڕاستەخۆ ناڵێ بڵام ئەو بەرژۆندی ئێرانی تیا دکتۆرانی با پرسیارێکی مێژووی بکەم بە فرسەت ێزانم بەڕێزت سۆڕەتی لەو مەجالە هەیە وەکو دەزانین لێدوانە بەناوبانگەکەی ئیمام خۆمەینی بە قەولی خۆیان ئەوەی کە داوا لە کۆمەڵگەی نێودوڵەتیەکە لە ئەوروپاکە لە ئەمریکاکە کە ئەم شایە لە ناو بەرەن دیکتاتۆر و ئەوەیە ینی وەکو دەڵێ ئەم نیزامە بەدەستی ئەوان هاتووە بە پاڵپشتی ئەوروپا و ئەمریکا هاتووە بۆ دوای ئەوها دەبێتە دوژمنایەتی لەگەڵیاندا آخر بەپێی سیاست و بەرنامە و استراتیژی ئەوان ئیشی نەکرد بۆن من ئێستا ئێم باسەکەین ئەڵین لە ساڵی 1970 لە دوای جەنگی بڕانەوەی جەنگی عێراق ئێران هەتا 2003 پەیوەندیەکان نێوان ئەمریکا و ئێران ئەتوانین بڵین نە ئاشتی بوو نە شەڕ بوو جارجار ئێران تەداخلی کاروباری عراقی کرد لە ڕێگەی شیعەکان و لە ڕێگەی حیزبە کوردیەکانەوە بەڵام ئەمریکا ئەو زەختەی لەسەر نەبوو تێگەی ئەمریکا زیاتر فۆکسی لەسەر ڕوخانی ڕژێمی بەعس و بچووکردنەوەی ئەم ڕژێمە بوو لە دوای ڕاپەڕینەوە ئەوەتە پاراستنی مەسەلەن ئەوەی نەنفلای زۆن کە بۆ کوردانرا ئێران هەڵوێستێکی باشی هەبوو چوو بۆ پەیوەندێکی باشی لەگەڵ حیزبە کوردیەکانی لای خۆمان هەبوو بەڵام لە ساڵی 98 بەدواوە کە مەسەلەن ئەمریکا وردەوردە لە ڕێگەی ئەو استراتیژەی کە هەیە و بەرەو ڕوخانی بەعسە چوو لە 2002 کۆنگرەی لەندەن کرا 2003 تر سقوطیان بە سەدام کرد و سەدامیان لابرد ئیتر ئەمە ڕاستە لەواشێ لە سەد پێمان وابێ ئێران و ئەمریکا شێشانە بەڵام ئەو بڕیارە ئەو ڕووداوە لە قازانجی ئێران بڕاستی بە قازانجی ئەوە شکایەوە بۆ چونکە 2003 گەورەترین مێمەڵی ئێران خۆتانزان بەعز کە 8 ساڵ شەڕی لەگەڵا کردووانە لە ناوچوو دووەمیش ئەو حیزبە شیعانێک کە لایەنگری ئێران بوون و دۆستی ئێران بوون و بە هاوکاری ئێران ئەو هەموو ساڵە لە منفایە چالاکی خواننوان چالاکی سیاسیە ڕێخستنە کۆمەڵە چالاکی لە هاتنەوە دەسەڵاتیان واتە بەهاتنە سەر بە ڕوخانی ڕژێمەس دەسەڵاتی ئێران لە عێراق زۆر بەهێز بوو و هەر لە عێراقیشان نەمایەوە مامەسا یعنی لە عێراق نەمایەوە هەوڵیدا مەسەن شیعەکانی لوبنان بەهێز بکات لە ڕێگەی حیزبوڵڵاوە ئەوی پێوترا هیلالی شیعی دروست کرا دواتر وردە لە 2008 تا 2011 هیلالی شیعی دروست بوو ئەو هیلالی کە لە ئێران و درێژە بۆ بەرەو سووریا دواتر لە 2011 کاتێکە خۆپیشاندانەکانی لە سووریا و لە جیهانی عەرەبیان ڕووەدا ئەوەی تر دەسەڵاتی بەهێزە بێ کاتێک کە دەسەڵاتی بەهێز بوو هاوکاری ئەم بزوتنەوانی کرد کە شیعین و ئەوانە ئەمە مەترسی دروست کرد بۆ سەر ئیسرائیل چوو ئەم بزوتنەوانە لە بیرمان نەچێ هەر لە سەرەتایی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە مەرگ بەر ئەمریکا و مەرگ بەر ئیسرائیلی بەرز کرد بوو ئەمەش بۆ ئەمریکا و بۆ دنیای غەرب ئەمە تەنها دروستم بۆ دکتۆر بەخێنەوەی تویان واقع بوو واقعیش بوو چوو بە واقعیش دژایەت یەکرا ئەی باش ئەو هەموو شەڕی 2006 بینی حیزبوڵڵا و ئیسرائیل واقعی نەبوو شەڕی حەماس و ئیسرائیل واقعی ئەم نێ سەلمان یا مەسەلە حوسیەکان ئەو هەموو بەرژۆندی غەربیان لە ناوچەکانی دەریای سوور و لە ناوچەکانی دەریای بینی عومان و مەتیقی کە پێڵەن ئێمە لەو مەتیقا کردە مەترسی ئێمە لە 2014 بەدوا کە شەڕی داعشە بێ ئیتر ئێران بەتەواوی بەهێزە بێت لە مەنتیقانی قووەی ئێران ینی بەهێزی ئێران ئەوان شتێکیانە پێڵەن ینی شەڕ بە بریکارەکان ئێران شەڕی بە بریکارە کرد پڕۆکمسی ئەم ڕەویسە چۆ بوو هات کۆمەڵە بزوتنەوە و هینی دروست کرد حیزب ئەم حیزبان لە ڕێگەی هاوکاریکردنی ئێرانەوە خۆیان بەهێز کرد خۆیان چەکدار کرد و دژی یەکەم دروشمی دژی زایانی و ئیسرائیل بوو دوم دروشمیان دژی ئەمریکا بوو لەم ناوچەیە چونکە پێیان وابوو هاتنی ئەمریکایانی بەهێزی دەسەڵاتی ئیسرائیل ئەمەش خۆتەزانی بۆ ئەمریکا و غەرب تا ڕادێک لە سەردەمی شەڕی داعشە وەگەڵێ زۆر نەئاپارژانە سەرەوە مەسەلەیە
وازێنە بۆ دوای شەڕی داعش لە دوای شەڕی داعش کاتێکە ترەمپ بێتەوە ینی ترەمپ ئەبێ بە بڵێن سەرۆکی ئەمریکا ئەو کاتە ئێمەش باسماکونا کۆماریەکان زیاتر ئەوان بۆ ناسران کە سیاسەتیان توندە سیاسەتیان ڕقە ئەوان بڕوایان بە شتێکێ دروشمێکانڵێ چەسپاندنی ئاشتی لە ڕێگەی هێزەوە بە پێشوانی دیموکراتەکان ئاشتی بەهێز هەرخۆیان دروشمێکانە لەسەر هەر لە لۆگەی وەزارەتی بەرگری ئەمریکا هەر لۆگەیەکە لە نووسراوە ئاشتی لە ڕێگەی هێزەوە ئەوان بڕوایان بەمە بەڵام دیموکراتەکان لە سەردەمی ئۆباما لە 2015 ئمە بینیمان ڕێکەوتن کرا ڕێکەوتنی ئەتۆمی کرا لە سەردەمی جۆ بایدنە ینی هیچ کێشە لە بینی ئێران و ئەمریکا بۆ شێوەزەقە نەبوو ئیسرائیل لە میشە هەوڵی داوە سەرۆکانی ئەمریکا قەناعەت پێ بکات بەڵێ بەردەوام هەوڵیەدا ئیسرائیل بەڵام ئەوان بەگوێیان ناکرد هەر لە 2008ەوە ئیسرائیل لە 2008 دوای بڕانی ئەو شەڕی بینی حەماس و حیزب الله و ئیسرائیل لەو کاتە هەوڵێدا کە قەناعەت بە سەرۆکانی ئەمریکا بکە کە ئەمە ئێرانە بەهێز بوو ئەمە هیلالی شەیعی زەرەری هەیە لە بەرژۆندەکانی ئێوادا و لە بەرژۆندی ئەگەر ئێوەش ڕاستەوخۆنەدا لە بەرژۆندی بریکارەکان تا لە بەرژۆندی هاوپەیمانەکانتاندا هەتا لە 7 ئۆکتۆبەر ئایتر خوا بۆی ئەدا لە 7 ئۆکتۆبەر دۆخێک دروستە بێ کە پلانە استراتیژیەکەی خۆی کە نەتەنیاوەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دروستەکەین باڵێ جا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ هەر تەنها ینی وەگەڵی حیبری سەر وەرەقە نییە دروشم نییە ینی ئەمە پرۆسێکە پێویستیان پێ ئەو لە واقع دەدەیبینی لە واقعی شای بینی و بەدەر لەوەش ئەمەی پێڵەن مەسەلەی دینی ئیبراهیمی ینی ئەوەش بۆ دروستکەویش بۆ دروستکە کە پەیوەندەکانی نێوان ئیسرائیل و دەوڵەتانی کە عەرەبین و ئیسلامین لەگەڵ ئیسرائیل کێشانێ وردەوە لە ڕێگەی ئەم مەسەلەوە ئەهوان بێتەوە ئەو بزوتنەوانەشی کە ڕادیکاڵ و دژی ئیسرائیل لە ڕێگەی ئەم مەسەلە ینی تێکەڵ بە ئاینیش کرا بەڵێ ینی کەم ئەکرێ بڵین ڕوانینی ئەبراهام یان ڕوانینی ئیبراهیمی بەڵێ ڕوانینی ئیبراهیمیش تێکەڵ بۆ کرا جا مەسم چیە لە 7 ئۆکتۆبەر ئێتە دەرکەوت کە ئێران تەنها دروشم نییە کاڵێ ئێمە دژی ئیسرائیل و دژی ئەمریکای دکتۆر قیمەی وەگەڵێ بەم ڕۆژانەشەوە کە لە جەنگدان دەست لە یەکتری ناپارێزن هێشتا هەر گوێمان لە هەندێک کەس دەبێت کە زۆر بڕوان بە تیۆری موامەرەیە ئەو قسەی کە لە 79 کۆمارە دروستە بێ ینی هەر دەڵێن ئەمانە ژێربەژێر پەیوەندیان هەیە و خزمەت بە بەرژەوەندیەکانی یەکتر دەکەن خۆی ئەوەش لە ڕووی سیاسی وەگەلێکی دوێن لە ڕووی ئەکادمیەوە دەرەنجامەکان هەندێک خزمەت بەم تیۆریە ئەکا بانێ و دەرەنجامانی دەکەوێتەوە لە جەنگەوە بەڵام دوجار ینی ئەقڵ و منطق ڕێگە بۆ نادا ڕاست ئێمەوە هەستەکەین ئەقڵ و منطق ڕێگە بۆ نادا بەڵام ئەش بێت ئەزین بۆ چوو لە هەنێک حاڵەتە هەنێک کاری ئەمریکا لە منتیقەیە تۆش تەوڕەتی ناکەیت ڕەتی ناکەم ئەزین بۆ چوو هەنێک کاری ئەمریکا لە بەرژۆندی ئێران بووە بۆ نمونە باسما کرد لێدانی سەدام لە 91 دەرکردنی لە کوێت و زعیفکردنی لە قازانجی ئێران بوو لە 2003 لادانی عێراق بڵێن سەرۆکی عێراق سەدام حوسێن و ڕوخانی ڕژێمی بەعەز ئایا لە قازانجی ئێران نەبوو؟ ئای پرسیارە و بەدەرەوەش ئێران و ئەمریکا حەزەکەم زانین لە یادداشتەکانی کاک مەسعودەتیایەتی کە باسی ئەڵێ ئێمە لە 2009 دەوانە ویسمان مالیکی لا بدەین چەند هەزار هەوڵماندا ئەڵێ هەموو حیزبە کوردەکان کۆ بووینەوە جنای مامجرایش لەگەڵا بەڵێ جاری وا بوو هەمومان لەسەر ڕێک بووین کە مالیکی لا بدەین و بڵین بۆ کورد ئەوەی وها خۆتانزان دوای 2012 چەند کێشەکان قەتەقێ ئەڵێ بەڵام ئەڵێ ئێران ڕێگەی نادا ئێخۆ ئەمریکا کە لە بیرۆریانیاڵە کۆندەلیزە ڕای زۆری پێ باش بوو زۆریش پێ زۆر پشتیوانیە کرد ڕایز لە بیرۆریەکانی خۆی باسێک گەڕینەوە بۆ دۆکمنتانی ئەو کاتەش کە لەو سەردەمای ئێستا بڵاو بنە وردەوردەوانە ئەبینی کە ئێران و ئەمریکا لەسەر کۆمەڵە پریز ڕێک بوون بێەوەی ڕێکەوتنێکی نووسراوی بڵاوکراوان هەبێ بۆ نمونە ئایا هیچ سەرۆکوەزیران هەیە لە عێراق هەڵبژێراوێ و بڵێن ئێران ڕازی نەبوو بێ لە 100 ئایا مەسەرەن ئەو دابەشکاری کە هەیەمە کوتلەی پەرلەمان بۆ سون نەبێ و سەرۆکومار بۆ کورد بێ ئەوە هەر کاتێ ئێران ڕازی نەبوو بێ لەسەر سەرۆکۆمارێک لەسەر سەرۆکوەزیرێک لەسەر پرسێکی سیاسی لە عێراقا ئەمریکاش قەت دژی نەبووە ئەمە ینی چی؟ ینی ئێران و ئەمریکا لەمسی بەرژۆندەکان یەکتریان نەکردووە تا ڕادێک پاراستوێنە بەڵام لە دوای من ئەومەژە بۆ بکەم لە دوای 7 ئۆکتۆبەر و بەهێزبوونی حەماس و ئەو گورزەی کە لە ئیسرائیلی وەشاند بەڕاستی کۆمەڵە خەڵکی کوشت کۆمەڵە خەڵکی مەسەن بەدیل گرت تر گەیشتە ئەو ڕادەی ئێران ینی ئێران ڕاستە بە ئاشکران نەوت ئێمە هاوکاریمان کردوون و حیزب الله لەولاو هاوکاری حەماس کرد و کۆمەڵی موشکی نابا ئیسرائیل دەرکەوت کە واقعی هەیە بەدەرەوەش ڕژەمی ئەسەد کە ئێران هاوکاریە کرد و ئانا خۆمانەزانین چی واقعە ئەو تیۆریە واقعیە یعنی تقریبا واقعێکی تایە باشە بۆ 7 ئۆکتۆبەر ئێرانی پەڕ و باڵ کردووە وەکو با بەو دەستەواژەی
خەڵک بڵێ ئەخر نازای چۆن حوتی ئۆکتۆبەر دەستی لە سووریا بڕی لە لوبناان بڕی لە ئۆکتۆبر بۆچی بۆ مای ئەوەی کە دەستی ئێران لەم منتیقا ببڕە بۆ چوو دەرکەوت بۆ ئەمریکا و غەرب دەرکەوت بۆ ئیسرائیل دەرکەوت کە ئێران ئەما بڕوا بەم مەسارە بڕوا ئەتوانێت هەموو ناوچەکانی خەلیجاری و خەتە ژێر دەستی خۆیەوە تەنانەت کێشە بۆ بەرژەوەندەکانی مەسەلەن بریتانیاش دروستکات کێشە بۆ بەرژەکانی ناتۆش دروستکات کێشە بۆ بەرژەوەندەکانی ئیسرائیل 100 دروستەکە بۆیە هەر بۆی هەوڵێندا چی بکەن بێن ئەمە لە ڕێگەی کۆمەڵە دانوستان و یەکەم جار ترم کردی ترم لە ڕێگەی هەڵوەشانەوەی ڕێکەوتنی ئەتۆمی کردی ئەو بوو خۆتەزانی لە سەرۆکاتی یەکەم ئەوەی هەڵوەشانەوە بەڵە پێنجای ئەوەی هەڵوەشانەوە دووەمیش چی کرد هەستا ئینزاری کرد ئینزاریدا مەسەلەن بە ئێران کە ئینزاریدا بە هێزە شیعەکان ئینزاریدا بە حەش شعبی ئینزاریدا بە حکوومەتی عێراق کە چی بێ نابێ سەرۆکگوزران هەڵبژێرە لە ئاگری ئێران بێ بەمانە بەڵام هەستی کرد هێشتا ئەمەش هەر ناتوانێت مەسەن پێش بەم مەسەلەیە بگرێ بۆ چونکو بەڕاستی لە خوار و حوسەکان بەهێزە بوون لەولا حەماس بەهێزە بوو لەولاترەوە لە لوبنان کە خۆتان نەزانن هاوسنوور لەگەڵ ئیسرائیل بەهێزە بوو لەولاترەوە مەسەلەن کۆمەڵە بزوتنەوەی مەسەلەن دژە ئەمریکا دروست بوو حتا لە ناوخۆی ئەمریکاش مەسەلەن هەوڵێدا مەسەلەن کۆمەڵە ناڕازاتی بخاتە ناو قرارەکانی ناو ئەمریکا هەتا لە ڕێگەی کۆمەڵە خۆپشاندا و نازام چی بەدەر لەوەش لە عێراقیش لە ڕێگەی حەش شعبیەوە زۆر بەهێز بوو یعنی خۆ دەزانی ئێران لە دوای شەڕی داعشەوە بەواقعی تەداخلی شەڕی داعشی کرد و دژی داعش و هاوکاری ئەم هێزانەی کرد و تەنانەت باز لەوا کرێ مەسەرەن بە سەربازیش بەشداری کردووە هەتا باز لەوا کرێ کە قاسمی سلێمانی خۆی هاتووە لە بەرەکانی شەڕا و تۆپلانی شەڕیدانەوە ئەمە وردەور ئەمریکەکانی ئێناسەر قەناتێکە ئەبێ ئەم مەسەلەیە وردەوردە لە دوای کۆتای پێبێ بەدەر لەوەش ئەمە وەش بڵم دوێنێکە هەواڵک بڵاو کراوە کاڵێ دۆنالد ترەمپ راپۆرتێکی بڵین مۆسادی چۆتە بەردەست کە باز لەوەکە مەسەرەن ئێران ئەوەندە بەهێز بووە و لە ناوخۆشە ناڕازاتی زۆرە ئەم بەهێزبوونە لە دەرەوای کردووە ناڕازایەکانی ناخۆ کپ بکاتەوە ئەگەر بێت و گورزێکی سەربازی لێ بشن لاچ ناڕازایەکانی ناخۆ هەڵبگەی سێ و مگەڵە شۆڕش هەڵبگەی سێ ڕاپەڕین هەڵبگەسێ زۆر ئاسان بۆیان بڕوخێ یعنی ئەوەشمان بیر نەچێ گەر ئەوان بیانزانێ ئەوە مەسەلا ئەوەندە دیفاعەکە و ئەوەندە ئەمێنێتەوە و بۆ شکڵە لەواچە لە ڕێگەی سەربازیەوە ئەو هینیان نەکردایە باشە سەورەکەم دکتۆر هیچ کات بووە لە ژێر بۆمباران و فڕۆکەی جەنگیا خەڵە خۆپیشاندان بکە نەبووە بەڵام ئەمە قەنەعاتیەوە بەگەر کۆمەڵە پێگەی سەربازی لێران بدەن مەسەرەن لە کۆمەڵێ کەم پلانی یەکەم ڕابەر بکوژن بەڵێ ڕابەر کۆمەڵە فەرماندەش لەگەڵیدەن و ئەوانەش کە دەستیان لە وەگەڵێ کپکردنەوەی خۆپیشاندانەکانی مانگیەکی ڕابردوو هەیە فەرماندەی بەسیج و وەزیری اطلاعات و ئەو خەڵکە ئێتە سەرجادە بەڵام ئێران من حەزەکەم لە ڕووی سایکۆلۆژیەوە خەڵکی ئێران یەک عادەتیان هەیە ینی لە درێژایی حل لە سەردەمی سەفەکانە تا ئێستا هیچ دەسەڵاتێکی دەرەکی نەیتوانیەوە بە ڕاستەوخۆ دەسەڵاتی ئێران بڕوخێنێ ڕاستەوخۆ سەی سەفەکان کە ئەفغانەکان هەرچەنە هاتن دەسەڵاتی شاسەفیان لاواز کرد و لە 1922 بەڵام سەرێکی دوای هەر نەیتوانی خۆی بگرێ ئەو بە دەسەڵاتی تری لەناو ئێران دروست بوو ئەفغانەکانی دەرکرد لە سەردەمی قاجارەکان ڕاستە شەڕەکانی نەبردێتەوە لە ڕووی شەڕەوە مەسەن لە سەردەمی ئەو شەڕانی کە لەگەڵ رووسیا کردوێتی کاتی خۆی لە رووسای تزاری لە 1930 لە 1940 ئەو ڕێکوتناوی کە بەسراون ڕاستە لە ڕووی شەڕۆ نەیبرد بەڵام لە ڕووی پاراستنی هەیمەن و هەیبەت و شارستانێتی خۆیەوە ئەمانە تا ڕادەی یەکگرتوو بوون یعنی لە دەرەوەی جێزێک نەیتوانیەوە بێڕوخێنێ مستحیل لەتوانێت هەمیشە گەر نیزامەکان گۆڕابن لە ناوخۆ گۆڕاون بەڵام بە پشتیوانی دەرەکی هەرم نیزامە بۆ خۆی بە پشتیوانی دەرەکی بەڵام ئێستا پشتیوانەکان وەکو جاران نەماوە ئێستا ئەمریکا قەت لە سەرای جەنگەوە نێوت ئێمە هاتوین کۆماری ئیسلامی بڕوخێن و هێزێکتر بێنین سەرتا خۆ دەزانین باسیێکی کە ئێمامانەوێ ئەتۆمی نەبێ و کۆمەڵێ مەسەرەن مەرجمان هەیە بیسەپێنین بەسەریا و ئەوە تەطبیقکە لە شەڕی 12 ڕۆژە ئێمە ئەومان بینی فقط جۆلەوە بڵێ ئێمە دەسەڵاتی ئێرانە ڕوخێنین و کۆتایی پێێن دەسەڵاتی تر دێنی بۆ خۆمان ئامادەمان کردووە بەڵام لەم شەڕەیە ویستیانەوە بکەن یعنی بەڵام هەر چەندێک کرد بەدیلیان دەست نەکەون منەوە بڵێم یعنی نەشای نەکۆڕەکەی شای ئێران ئەو دەساتە بەهێزە بوو نە لە ناو خۆشە ئەو ئۆپۆسیۆنە گەورە هەبوو کە بتوانێت بێ بەدیلی ئەم دەسەڵاتە یعنی چێ لە هۆکارەکانی ئەتوانم بڵێم شەڕەکە هەم ئەوە بوو نظامەکە باشەیە ئۆپۆسیۆنەکان وەکو دەڵێ توانایەوەیان نییە یان هێشتا بە گومانن با دیوێکی دیکەش بڵین بەڵێ هێشتا بە گومان لەوەی کە ترەمپ لەواچێ بەڕێکەوتنێکی تا پێرێڵە سەرکردەی باشیانەیە و خەڵکی بەڕێز و خەمان لەگەڵدا کردو هەر دو سێ ڕۆژ پێشەوە تویتێکی کرد و تیوی هیچ کەسێکان نەمامێ دانوستام کردی گەڵێنە هەر 48 ساعت پێشەوە وت ئێمە لیانە دێن و وێرانیان نەکەین
واتە ترامپ ئەتوان بڵم دیاردەی ترامپیزم لە ئەمریکا و بۆ ئەوروپا و بۆ غەرب و بۆ هەموو ئەو کەسانی کە محالیلی سیاسین دیاردێکی نوێ لە ئەمریکا. ینی ترامپ وەگەڵێ ناچێتە ناو قاڵبی شیکردنەوە سیاسێک مجڕدەکانی جاران هیچ تیۆرێکی سیاسی بەسەریا وەگەڵێ تطبیق نابێ بۆ نمە بڵین لە 100% ئاشتێکە لە 100% جەنگێ لە 100% ئێوە مەسەلەن هەندێک دەڵێن ئەمە جۆرێکە لە سیاستکردن لە جەنگدا ئاڵۆزکردنی هەموو ڕوانینەکان یان ئێستا کەس لە دۆناڵد ترامپ تێناگە تەنان بەشێک لیدارەکەی خۆشی لی تێناگەن ئایا ئەمە شێتیە بە شێتی نایبەرین یان نا جۆرێکی ترە لە سیاستکردن ئەوە هێندێکی سنجەر دەڵێ عقل بۆ سەرکردە پێویست نییە ئەوەندەی کە بڕیاردان پێویستە دۆناڵد ترامپ ئێستا ڕێگەوە دەکا بڕیار دەدا ینی ئێمە هەندێک جار لە پشتی بڕیارەکانیەوە بڕیاری عقلانیت نابینین بەڵام دوجار هیچ سەرکردەیەک بە قەدە و بڕیار نادا آخر ئەمە گرفتێکێتی ئێمە سەری فەلسەفەی هەرسێ قوتبەکە بکەین ئێران ئیسرائیل و ئەمریکا هەر کەسیان ڕوانینێکیان هەیە بۆ جەنگەکە ئێران مەسەلەن ڕوانینێکی وێ بۆ بەرگریکردن لە خۆی هەموو شتێکا بۆ بەرگری لە خۆی ئەمە پێڵەن سیستەمی یا تیۆری بەرگریکردن لە خۆ جا لە ڕێگەی نیابەکانەوە بێکە باسمان کرد یا خۆی بەڕاستەخۆ یا لە ڕێگەی لێران لە بەرژۆندەکانی ئەمریکا ئەوانە تیۆری ئیسرائیل چیە مانەوەی خۆی مانەوەی خۆی بە بەهێزی و نهێشتنی هیچ ناوەندێکی بەهێز لە چواردۆری خۆیە یعنی ئەمە استراتیژی ئیسرائیل هەم مانەوەی خۆی هەم نهێشتنی هیچ ناوەندێکی بەهێز لە چواردۆری خۆی کە دژی دەسەڵاتەکەی بن دژی مانەوەی ئیسرائیل بن تیۆری ئەو فەلسەفەی کە ترامپ و ئەمریکاش لەسەر ڕاستە ئەوەیە کە پڵەن لیبرالیزمی ئیش لەسەر دوو تەوەرەکە یەکەم سەپاندنی هەژمونی جارێکتری دنیا بەسەر هەموو ناوچەکەیە بەتایبەت دوای وتانزان دوای ڕوخانی یەکێتی سۆڤێتوانە دنیا بوو بە تاکجەمسەر بەڵام لە دوای بەهێزبوونەوەی رووسیا و ئێستای سەردەمی چینی لە ڕووی ئابوووریەوە ئەبین ئێستا قوت پێکێت دژی قوتبی ئەمریکایە ئەگەر وەکو جارانیش نەبێ وەکو جاران بەهێز نەبێ بەڵام وەکو توانین بڵین لە مەحاتەکانی دەرکەوتون ئاسۆکانی دەرکەوتون ئێستا دنیا تاکجەمسەری نەماوە دنیا ئێستا فرەجەمسەری تقریبا و لە لایەکی تریش ئەو لیبرالیزمە لە ئیشە ساکە یعنی لیبرالیزمی نوێی ئەمریکی کە جارێکی تر بەرژەوەندەکانی خۆی لە ڕێگەی هێزەوە لە منتیقە بسەپێنێ بەتایبەت لە ڕووی لە گەری هورمز و بەتایبەتر پاراستنی ناوچەناوکی و غازەکانی سعودیە و ئیمارات و ئەوانەکە ئەو بەشێکی زۆری بەرژەوەندی ئەمریکا و غەرب لێو دابینەکرێت لە 133 غاز و لە 133 نەوت و لە 120 نەوت وزەی جیهان لێوەڕوە یعنی ئەمریکای خۆی تەحەکومی باشە دکتۆر ئێستا بەکوی خوێندنەوەکانمان تێگەیشتنی تۆ لە ئێران لەم 26 ڕۆژەی جەنگەکەدا چیمان پێ دەڵێ جەنگەکە بەرەوەستانە ڕێکەوتن دەکرێت ئەمریکا و ئیسرائیل هەروە لێی دەگەڕێن ئەمریکا ڕێکەوتن دەکا و ئیسرائیل لەو دوورەوە لێ دەگەڕێ یان نظامەکە دەمێنێتەوە بەنی بچی دەبێت هەمویان ئەگەرن ینی پێچێ ئەم جەنگەوەکو ئەمبانە بڵاوکراڵە لا تانۆی نیسان بخایانێ تانۆی مان بخایانێ احتیمالێکی هەیە احتیمالێک تر ئەوەیە کە ئێران و ئەمریکا ئێستا دانوستانێکی ژێربەژێران هەیە لە پاکستان احتیمالی زۆرە 12 خاڵ نییە لەم 12 خاڵەوە 6 ئێران و 6 ئەمریکا ینی ها نیو بە نیو ئەمریکا لە 15 خاڵە و ئێرانیش حەوت مەرجیە تو حساب کە لەو بینالاچە 6 بە 6 ڕازی بەڵێ ئەم ئەوەندەی بەدڵەوە من لەوە ئەچێ ئەمە ئەگەرێکە ئەگەرێکی تر ئەوەیە بەڕاستی ئەگەری بەهێزەک ئەوەیە ئەم جەنگە هەر بێ بوەستێ بەڵام ئایا ئەو دەسەڵاتە نوێی کە لە ئێران ئێستا وردەوردە لە مەحاتەکانی دەرەکەون ئاگادار بە ئەم قایدانی کە ئێستا وردۆ دێنە پێشە ئەوانە بوون کە پێش دەسەڵاتیان نەبووە ئەمانە وردەور دێنە پێشەوە توان پێچەوانی پێش و بڕیاردن پێچەوانە نا بەس مەسەن ئەتوان کەمتر لە پێش و تونتر بن ئەمە یەک دووش ئەمریکاش ئەوەیەوێ ئەمریکا جاخۆمانە ڕیفۆرم خوازەکان نین ئەمە ڕیفۆرم خوازنی بەڵام تێگەیشتن ئەمانیشی لاکە بن لە جەنگە یعنی تۆ ئەوە 26 ڕۆژە جەنگە هیلاکێکی زۆر گەورە بە ئێرانەوە دیارە دەیان باڵەخانە تێکشکاوە خوێندن ڕاگیراوە کێشە لە ئاو لە خواردن و هەمووی کێشەی تا دروست بووە ئەم دەسەڵاتە چەند ڕۆژی تر بەرگەکەمە بێتەوە یەکەم ڕۆ 400 موشکیان ناویشتووە ئێستا 30 دانە ئێستا ڕۆژانە بەپێی ئامارەکان دوێنێ دوای ئەماردەڵێ ئێستا ڕۆژانە لە زۆرترین حاڵەتان 9 موشکی ناوە بە ناوچەکەەوە موشک درۆن ئێ باشە وردۆرد ئەم موشکانە کەمە بنەوە وردەورد ئەمریکاش لە بیرمانەچێت تا ئێستا نزیکەی 20 میلیارد دلار زیاتر مەصرفیان کردووە ئەمریکاش ئەو هینەی نامێنێ و لەلایەکی ناڕازایەتی ناوخۆش لە ئەمریکا چ ئێستا
کۆمەڵێ خەڵکی دیپلۆماتکارانە وردۆ خەریکن لۆبێکی ناڕازی لە ناو کۆنگرسا ئەم بوادرانە چیمان پێڵە ئەم بوادرە پێی ماڵی ئەم جەنگە زۆر درێژە ناکێشێ وەگەڵی تەسەورەکرێ و پێش ماڵی ئەم جەنگە لەوە نزیکتر ناڵێ لە ساسات چونکو لە بەڕاستی لە سیاسەتە لە سەتاسەد نییە یەک زائید یەک ئەوە لە بیرکاریە کادوو لە سیاسەتە یەک زائید یەک لاتۆ بکات 10 یەک زائید یەک لە سیاسەتە ژمارەی جیاوازەکە لە بینی یەک تا 10 ژمارەی جیاواز هەیە لەبەر لە سیاسەتی شاتوانین بڵێ ئەگەرەکان بەرە ئەوەن کە وردە ئەمریکاش بکاتە قەنەعاتێک بە پێی ئەو تویتانی کە چەند ڕۆژی ئەگەر سەیری تویتکان کەین خوێنەوەی بۆ بکەین ئەگاتەوەی کە وردۆ دانوستان بکەن و پێش ئەچێ مەسەرەن نەتەناهوش ڕازی کرێت لەلایەن ترەمپەوە کە ئیتر هێرش نکات و وردۆدا ئێرانیش دەستی خۆی ناوچەکە کەم کاتەوە بە کۆمەڵی مەرج ڕازی بێ بەڵام ئەگەر یەک شتەیە ئەگەر وڵاتانی خەلیج نازانم من جۆم لە محەمەد ئەوەی کوڕەکەی بن سەلمان بڵێ ئەڵێ وتیتی جەنگەمە وەستێنە ئەو ئیماراتیش حەقی ئەوەم نییە ئەگەر ئەمە سبێنی ئەمان کوتلێ ئەمان بڕوایان وا بێگە ئێران چێسا بڕایەکتی دروست بوون ناو خەلیجی عەرەبیە ئەڵێ ئێران وازی لێبێن لە جەنگەکە لەواتە ئەوەندە بەهێز ببێ سبێنی ئەمان کێشە بۆمان دروستکە بەڵام ئەمانیش دیارە استراتیژی خۆیان هەیە لەواتە سبێ ڕۆژ ئەمانیش وردە لەگەڵ ئێران ڕێکەونەوە بە کۆمەڵە مەرج بۆ منە ئێستا ڕێکەوتنی کراوە لەسەر گەری هورمز بۆ منە ئێران ئێستا پاراسێن لە بەران بەڵێ پارە کێشە نیە بۆ ئەوان چوو ئەو منەوتە ڕۆژی 11 میلیۆن بەرمیل نەوت بە سعودی هەناردەیەەکە ڕۆژی 6 میلیۆن بەرمیل بەس عێراق هەناردەیەەکە یعنی نزیکەی 20 میلیۆن بەرمیل نەوت بەناو هورمزاتیە پەڕێ لەو 20 میلیۆنە با قەیچێکە با مەسەرەن چەند میلیۆنێکی بۆ ئێران بێ ئەمریکا کێشەی ئێستا پارە نییە خەتی شەڕەکەی بۆ مەسەن پارە نەکرۆم شەڕە بەس بۆی کە ئێران مەسەن ئەو هەیمەنەی نەمێنێ وەلایەکی تر خۆشی شەریک بێت یا بەڕاستی ئەمریکا ژەمە بۆ چاوی کاڵی خەلیج مەنتەقەکە ناکە ئەو تاڵێ بێ یەکێک لە مەرجەکانی ئەڵێ لە هورمزە بێ خۆم ئیدارەی بدەم باوبەشی لەگەڵ ئێرانە پارە وەرگرێ و وەکو باسم کە لە سیاسەتە شتی مجارڕەت نییە بەڵام پێشێ مەسەر ڕێکەوتنێک نە زۆر بدەن بە ئێران کەوکو جاران بەهێز بێتەوە نە زۆریش بن بە ئەمریکا بەتەواوی هەیمەنە بەسەر ناوچەکە بکاو وەلاوارچێ لە کۆمەڵە ڕێک من تەسەورەکەم جەنگەکە درێژ نەکێشێ یعنی تەسەورەکەم ئەوەنە درێژ نەبێت کە خەڵک تەوەقعەکە بۆ چەند مانگێکی تر چون خۆشیان لە لێدوانەکان ئێستا ئێران وردەها تۆزێک ئاستی مەسەفی کردوەوە نەرم بۆتەوە لە وڵاتانی خەلیج ئێستا لێدوان نادەن چاوەڕی دەمی ئەمریکایان و ڕێک ناکەین سە مەرجیان مەسەن لە عێراق پاکستان ئەڵمانیا جابیرمان نەچێ ئەگەرم شەڕ ناتۆ باتە ناوە ناوەسا بەڕاستە ناتۆ دوێنێکە ئەڵمانیا ئەڵێ شەڕێکی خراپە بەریتانیا وتی جەنگ ناکەین ڕاسی سپاسی ئەڵمانیەکی بەسپاسی ئەڵمانێکی بەوە پاکستانیش دۆستێکی زۆر نزیکی ئەمریکای ئەویش ئێستا داوای ڕێکەوتنەکە سین داوای ڕێکەوتنەکە رووسیا ئێستاوەتە لە ڕێگەی دیپلۆماتکارەکانە دوسێ جار داوای کورێکەوە ئەم شەڕە مەسەن لە ڕێگەی دیپلۆماسی حەڵکرێ پێم وایە فشارەکان زیاتر خۆشە ئەم شەڕەتەنە لە قازانجی رووسیا کردەوە ئەخرە بۆیە ئەو شەڕی ئۆکرانیا هەیە بۆیە لە قازانجێتی ئەجی ناخۆشی بەرژۆندی هەیە لە خەلیجا بەڵام مهمەوەیە ئێمە ئەگەمان لەوە بێ یەکشت زۆر مهمە بۆ ئێمە یەکەم کورد پارێزراوە بێ لەم شەڕە بێلانی خۆی پارێزێ دومیش کێشە لە عێراقا دروست نەبێ بردەوە من پێم وایە ئەوان ڕێەکەون زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەدنی مامۆستای زانکۆ توێژەری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆرکەم لە میدیا دەرەکەوی لەسەر ئەم پرسانە پسپۆڕەتی توێە بە هیوایەوەی تر پێمان لێدا نەبڕی ئەوە جارجار گفتوگەیم پرسواس و بابەتە بکەین. سپاس